حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ڕاستپاردەی بەڕێز سەرۆکی زانکۆ ئێمە وەکو زانکۆی سەلاحەدین هەولێر پرۆگرامێکی ئامادەکراومان هەیە ئامادەمان کردیە پاشماندیبوونەکی باش لە تیمی ئایتی سەرۆکایەتی زانکۆ و بەڕێوەبەرایەتی بەدواداچوون بۆ ئەوەی ڕۆتینات کەم بکەینەوە بۆ ئەو قوتابیە نوێیانەی کە وەرگیراینە لە زانکۆمان وەکو دەستپێشخەریەک و وەکو هەنگاوی یەکەم وەکو کار ئاسانێکی زۆر گرنگە بۆ قوتابیان و خانەوادەی قوتابیان کە لەوانەیە لە ڕێگایەکی دوور بن لە شوێنێکی دوور بن بتوانن داتاکانی خۆیان و پێشکەشکردنیان بە شێوەی ئەلکترۆنیبی ئەم پرۆگرامە بۆ یەکەم جارە لە زانکۆی سەلاحەدین پەیڕەو دەکرێت لەوانەیە بە شێوازێکی زۆر جوان تێستیشمان کردیە بەڵام لەوانەیە کەم و کوڕی لە ناوبی لۆیە دەبی بە دڵفراوانی و بە سینگفراوانی و بە ڕۆحەکی ڕاضی وەربگرن هەر کێشەیەکیش هەبی ئەمە ژمارە و ئیمێلی بەڕێزان تیمی ئایتی زانکۆمان بۆتان ڕادەگەێنین ئینشاءڵڵا هیچ نابی بەڵام ئەگەر هاتوو هەر خەلەلەکە کێشەک هەبوو دەتوانن پەیوەندی بەم ژمارانەوە بکەن هیچ کێشەی دی ئینشاءڵڵا پێشبینی ناکرێت ژمارەیەکی بەرچاویش وەرگیرایە لە کۆلێژەکانی زانکۆکەمان ئەمن حەزم لێیە وردەکاریەکانیش بدەمە بەڕێزان بەڕێوەبەری بەدواداچوون مامۆستا شوان لەگا دکتۆرە ماردینی کە بەڕێوەبەری ئایتی لە سەرۆکایەتی زانکۆ هەر کێشەکە بوو هەر پرسیارەکان هەبوو یان ئەوان با وردەکاریەکان بێن هەر پرسیارێک هەبوو ئامادەینە وەڵام دەینەوە بەڕێزان و کاتتان باش بەخێر بێن سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین وەک دکتۆر مستەفا ئاماژەی پێکرد بەڵێ هەنگاوێکی نوێ لە زانکۆی سەلاحەدین هەنگاوەکە بۆ خزمەتکردنی تینی و توێژی قوتابیانە بۆ کار ئاسانی یەکەمکردنەوەی ڕۆتینە ئەو شێوە هەنگاوی کە ئێستا پەیڕەوی دەکەین ئەو سیستەمەیە کە لەیان بە خۆشحاڵیەوە بە سوپاسەوە لەیان سەرتەری ئایتیەوە دکتۆرە ماردین ئەو سەرپەرشتی کارەکانی کردووە بۆ مامۆستا شێرزاد لێرە نییە بەڕاستی ماندووبوونا ئەو سیستەمەیما لە چوار هەنگاوی سەرەکی پێک دێت دوای ئەوەی قوتابیمان کلیک لەسەر ئەو لینکە دەکا کە بڵاوی دەکەینەوە ئەمڕۆ چوار هەنگاو چوار خطوەی دێتە بەردەمی خطوەی یەکەمی ڕێنماییەکانە خۆزگەمان دەخواست بە داتاشوو بۆتان عرض بکەین بە سەتاتن ئەوتان لێرەدا نابوو هەمومان حازر کردبوو بە داتاشوو بۆتان عرض دەکەین و ڤیدیۆ فێرکاری بڵاو دەکەینەوە هەنگاوی یەکەم ڕێنماییەکان قوتابی دەبینێتن دوای هەنگاوی یەکەم هەر بۆی نووسراوە خۆ تۆمارکردن چۆن خۆی تۆمار دەکاتن دەستە ناو ئەپلیکیشنێک سەردەم زانیاریەکانی خۆی کە پێشتر لە ڕێگەی دەستەوە لە لیژنەکان لە کۆلێژەکان بڵاو دەکرایەوە ئێستا ئەم جارە بە ئۆنلاین پڕی دەکاتەوە سەبمیتی دەکات ڕەوانەی دەکات ڕاستەخۆ دەچێتە کوێ دەچێتە کۆلێژەکان تۆمارکاری کۆلێژەکان دەیبینن لە پێش چاوی خۆیان فۆرمەکە ڕادەکێشن ئەیبینن هەنگاوی چوارەمان چیە کەفاڵە و بەڵێننامە ئێمە زۆر جا دەبینین خەڵک لە ڕۆتین بەڕاستی ڕادەکات کەفاڵە و بەڵێننامە دەچێت لە دادنووسەکان ئامادە دەکات ئەو جارە شێشتومانێتەوە دەتوانن بچن لە دادنووسەکان لە کەفاڵە بکەن بەڵێننامە بکەن پڕی بکەنەوە بەڵام دەکرێت ئەگەر ئەوەشیان پێ نەکرا فۆرمێکی بە شێوەی وۆردمان داناوە قوتابی خۆی وەکو کار ئاسانی ئەم فۆرمانە پڕ دەکاتەوە هەم کەفاڵەکە هەم بەڵێننامەکە بەڵام بەچی بە پشتبەستن بەو پشتگیری کە کەفیلەکە هێناویەتی یعنی پشتگیری هەردەوێ ئەوە شتێکی یاساییە ئەمە ناتوانین یاسا ڕاکەین بە پشتبەستن بە پشتگیری کەفیلەکە هەم کەفاڵەکە پڕ دەکاتەوە هەم بەڵێننامەکە لەو فەرمانگەی کە خۆی دەچی لەوێ ختمێکی بۆ لێ ئەدەن یان چۆ کار ئاسانی بۆ دەکەن هیوادارین ئەوانیش دڵنیام هەماهەنگن ئەو قوتابی ئەم فۆرمەمان لەگەڵ خۆی بۆ دێنێتەوە لە زیاتی ئەوەی چاوەڕوانی بکاو لە سڕە بوەستێ و یعنی ئازیێت بچێشێ ڕاستە خۆ فەرمانبەرێکمان هەیە لە کۆلێژەکان لە هەموو بەشەکان نەک هەر کۆلێژ لە هەر بەشێک زیاتر لە دوو فەرمانبەر یەک چێکی سەریع بۆی دەکەنەوە یەک ئیمزا ئەگەر پێویست بکە بە کەفیلەکە دەیکەن ئەگەر لە فەرمانکە بۆی نەکرابوو ئەگەر نەڕاستەوە خۆ مامەڵەکەی بۆ بەڕێ دەکەن هەنگاوی چوارەمی هەر سیستەمەکەمان بریتیە لە فۆرمی بەشەناوخۆیی هەروها چیتر فۆرمی پشتگیری و قوتابی پێشتر قوتابی سەردانی تۆماری کۆلێژەکانی دەکرد دوای ئەوەی معاملەی خۆی پڕ دەکرد و تەواوی دەکرد فۆرمی بەشەناوخۆییان پێدا بە دەستنووس پڕیکەوە بڕۆ دوێ شوێنیان پێ دەکرد بۆ ئەم جارە ڕاستەوخۆ لە ماڵەوە فۆرمی وردمان بۆی دانەوە بە شێوەی وورد نەک PDF داونلۆدی دەکات بۆ خۆی پڕی دەکاتەوە دەهێنێتەوە کۆلێژ یعنی ئامادەیە سڕە ناگرێ ڕناوەستێ زۆر ئاسانە تەنها یەک ختمی تۆماری یەک مۆری تۆماری کۆلێژەکانی بۆ لێ ئەدرێ لەگەڵ ڕاگەری کۆلێژ دەچێتە بەشەناوخۆی خۆی وەردەگرێتن هەر لەو بەشەیە کە فۆرمی پشتگیری قوتابی و فۆرمی پشتگیری بۆ چێن دەر بۆ بەشەناو ببورن بۆ قوتابخانە بۆ بکەیتە دروستی هەرچەندە وەزارەتی پەروەردە بە خۆشحاڵیەوە ناوی سەرجەم قوتابیانی وەرگیراوی ڕەوانە کردو بۆ قوتابخانەکان بەڵام هەندێک بەڕێوەبەر هەندێک شوێن داوای پشتگیری کۆلێژیان وەردەکەن بۆ دڵنیابوون بۆ متمانە کە وەرگیراوە
ئێمە چمان کردووە فۆرمێکمان لەوێش داناوە بە شێوەی وۆرد PDF دەتوانن داونلۆدی بکەن بە ئیمزای بەڕێوەبەری تۆماری گشتی کە لۆگۆی سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدینی لەسرە دیسان قوتابی هەموو زانیەرەکانی خۆی داخل دەکات دەیباتەوە یەک ڕاستەخۆ بۆ قوتابخانەی دەبا ڕاستەخۆ بۆ بنکەی تەندروستی دەبا یعنی زۆر سادەیە پێویست ناکە لە شوێنێکی دوور لە مێرگە سۆر لە بارزان لە سلێمانی لە دهۆک بێتە زانکۆی سەلاحەدین پشگیری ببا هەڵە ماڵەوە پشگیرەکەی خۆی ڕادەکێشێ دەیباتە قوتابخانەی خۆی وا لەوێ کار ئاسانی بۆ دەکەن ئەوە سەرجەم ئەو زانیاریە نەبوو وەک دکتۆریش باسی کرد هەنگاوێکی یەکەمە سەرەتایە دڵنیان کەم کورتی دەبێ بەڵام ئێمە بەدڵێکی فراوانەوە هەم گولێکان وەردەگرین و لە خزمەت قوتابیان دەبین ئەگە پرسیاریش تایبەت بۆ مۆزوعشتانەیە ئەم دکتۆر مستەفا ئامادەی سەرەتا و جواب داتەوە دوای تر منیش